أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون. يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين. ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون. ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. صدق الله العظيم. وصدق رسوله الكريم ونحن على ذلك من الشاهدين الشاكرين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا رب لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا. اللهم كما بلغتنا شهر رمضان فتقبل منا الصيام والقيام وسائر الأعمال يا رب العالمين. سلام ورحمة إخواتان لبي بينران وبيسران وخوشويستان من أم كاتو هم كاتكتان باش دا وكارم لخوي پروردگار طاعت و عبادتي هم لك ما قبول فرمد إن شاء الله. خۆشەویستان بۆ جارێکی تر لە شاری بەغداوە لە پایتەختێک کە ناوبانگی بە پایتەختی ئاشتی دەرکردووە. سەلامی خواتان لێبێ، خۆشحاڵم بە دیدارتان شاد دەبمەوە. ئەمڕۆ قورئان خوێنێکی جیاواز دەنگخۆش میوانمانە ئەچینە خزمەتی و بێەوەی بەڕێز و خۆشەویستی ئەناسێنین پێکەوە بەخێری هێنین بۆ نێو بەرنامە. زۆر بەخێر بن مامۆستای عەزیز و خۆشەویست، خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە ئینشاءالله. سوپاس بۆ قبوڵکردنی بانگهێشتنامەکەمان. زۆر سپاس بەڕێز مامۆستا مەحموود، زۆر بەخێر بیت بۆ ماڵی ئاشتی پایتەختی علم و معریفەت لە سلێمانیەوە بەخێر بێن بۆ بەغداد. زۆر زۆر سپاس، موفق بن ئینشاءالله مامۆستا.
مامۆستا عودەی چییە و ناوی تەواوی هەروەها مەسیرەی ژیانی لە قورئاندا چۆنی بووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه. بەناوی خی بەخشندە و میهرەبان بەخێر بێن و زۆر سپاس بۆ جەنابتان بۆ ئەم دەرفەتە جوانە کە لەم بەرنامەیە بەشدار بووم لەگەڵ بەڕێستان. وأشكر جهودكم المباركة في هذه القناة المباركة لإتاحة الفرصة في هذا البرنامج المبارك. جزاكم الله خير. زۆر سپاس. پێمان خۆشە بزانین ناوی سیانی هەروەها مەسیرەی ژیانت جەنابەت چۆنی فێری قورئان بووی بۆ لەکوێوە دەستت پێ کرد؟ من ناوم عودەی محەممەد متعب المحەممەدی لە دایک بووی 1970 لە شاری ئەنبار فەلوجە. خێزاندارم خاوەنی 6 منداڵم، هەر لە منداڵیەوە دەستم بە قورئان خوێندن کردووە لە نێوان 6 ساڵ بۆ 7 ساڵ بووم. باوکم خوای گەورەبی پارێزێت ئەی بردم بۆ مزگەوت، بیرمە ئەی بردم بۆ مزگەوتی فاروق و ئەو مزگەوتانەی کە لە ماڵی خۆمان و نزیک بوون لە گەڕەکی نەزالە. واتە تۆ باوکت پاڵپشتت بووە بۆ خوێندنی قورئان؟ نعم، الدافع الأول كان والدي حفظه الله تعالى إذ كان إماما لمسجد الحاج نزال. بەڵێ پاڵپشتی یەکەمم باوکم بوو خوابی پارێزێت، چونکە ئیمامی مزگەوتی حاجی نەزال بوو بۆ ماوەی 25 ساڵ. ئیتر تەسیری باوکمم زۆر لەسەر بوو، بۆیە هەر لە سەرەتای فێربوونی قورئان خوێندنم باوکم ئەو کاتە کاسێت و تەشریتی ئەو کاتی بۆ هێنام هی قورئان خوێنە عێراقیەکان، بۆیە هەر لەو کاتەوە چوومە قوڵایی خوێندنی تیلاوەی عێراقی. زۆر باشە. پێمان خۆشە بەشێکی تریۆمان لە قورئانی پیرۆز بێ و دواتر ئینشاڵڵا درێژە بە قسەکانمان دەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ما شاء الله. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. صدق الله العظيم. بارك الله فيك. بارك الله فيك. دەنگ نەرزێ مامۆستا چەند ساڵ لە کوردستان بووی
بەتایبەت لە شەقڵاوە. والله طبعا بەڵێ شەقلاوە بە شاری دووهەمم دانێم دوای فەلوجە لەبەر ئەوەی 5 ساڵ لەوێ مامەوە. یەکێک بوو لە ڕۆژە خۆشەکانم لەوێ سەرڕایەوەی کە ئاوارە بووین لە فەلوجەوە بەهۆی ئەو کارەسات و جنگانەی کە لە فەلوجە ڕوویدا بوون لە ساڵی 2014. بۆیە سوپاس بۆ خوا لە 5 ساڵ زیاتریش لەوێ بووم. ینی لەگەڵ کەسە ئاشنایەتیتان بۆ دروست بوو هیچ مامۆستایانی کوردستانتان ناسی لەوێ سوود لە توانە و تاقە و دەنگ و سەدای ببینن؟ نعم، عند مكوثي في مدينة شقلاوة العزيزة الحبيبة على قلبي تعرفت على مشايخها الكرام وعلى بەڵێ کاتێک لە شەقلاوەی خۆشەویست بووین لەوێ چەند کەسایەتێکی ئاینی بەڕێزم ناسی و مفتی شەقلاوەشم ناسی کە مامۆستا عەزیز بوو، هەروەها مامۆستایەکی بەڕێزی دیکە کە ئێستا ناوەکەیم بیر چووەتەوە، هەروەها مامۆستا کامەران کە زۆربەی خوێندکارانی ئاینی کوردستان لای جەنابیان ئەیان خوێند. بەڵێ هەروەها مەلا شوانیش کە یەکێکە لە خۆشەویستانمان. باشە لە سلێمانی؟ بەڵێ لە سلێمانیش کە سەردانمان کرد پێش چەند مانگێک بۆ بەدواداچوون و ئاشنابوونی زیاتر بە قورئان خوێنە عێراقیەکان و مامۆستا ئاینە کۆنەکان ئەمەش بڕگەیەکی ترە ئینشاءڵڵا لە بەرنامەیەکە باس یەکەم. بێگومان لە پەیجی قورئان خوێنەکانی عێراق و بانگبێژەکان لە فەیسبوک ئەم گروپە گرنگی بە مەلاکۆنەکانی عێراق دەدات و پاراستنی مافی ئەم قورئان خوێنانە دەکات چونکە هەندێک قورئان خوێنی نەناسراوی تایە. بۆیە چوون بۆ سلێمانی پێش 6 یان 7 مانگ لەموو پێش بە تایبەت بۆ مزگەوتی گەورەی سلێمانی و مزگەوتی مەولانە خالیدیش خوای گەورە لێی خۆش بێت. لەوێ چەند قورئان خوێنێکم ناسی لە کۆمەڵی قورئان خوێنەکانی کوردستان. مەبەستان چی بوو لەوەی کە لە بڕگەیەکدا باسی ئەەکەن؟ پێمان خۆشە ئێستا بوومان باس کەم زانین ئەو بابەتەی کە ئامادەتان کردووە سەبارەت بە ئەو ڕابطە و ڕێکخراوەی کە هەتانە بۆ قوڕا و مجەویدین خۆی لە چی ئەبینێتەوە؟ رابطة القراء والمؤذنين بالطريقة العراقية هي رابطة فتية أنشئت عام 2019. ناوەندی قورئان خوێنەکانی عێراق ئەمە ناوەندێکی تازەیە لە ساڵی 2019 دامەزراوە لەسەر فەیسبوک. یەکەم بەدواداچوون و دەرچوونمان بۆ شاری مووسڵ بوو، ئەویش بە مەبەستی دۆزینەوەی شریتی کۆن و ئەرشیفی قورئان خوێنەکان بوو کە گەڕێتەوە بۆ ساڵی 1953 لای حاجی ثائری ئەلهاشمی. خوای گەورە بیپارێزێت. محەممەد یونس ڕێز و سڵاومان بۆی هەیە لەم مینبەرەی جەنابتانەوە کە ڕۆشتم بۆ لای سرم سوڕما بەو شێوە زۆرەی کە هەیبوو لە شریت و کاسێتی هەموو قورئان خوێنەکانی جیهانی ئیسلامی. بەڵێ کە چوومە ژوورەوە بۆ ماڵەکەی لەگەڵ قورئان خوێنەکان خۆشم بە تەنها هاتبووم لە فەلوجەوە بۆ مووسڵ ساڵی 2021 لە سەرەتای وەرزی زستانیش بوو کە چوومە ژوورەوە لەگەڵ برایەکی قورئان خوێن بوو لە مووسڵەوە لێرەوە ڕێز و سڵاوم بۆی هەیە بەڕێز عەبدوڵڵا سەلیم ئاغا باوکی سارا ئەلزوهێری خوای گەورە بیپارێزێ. چوین بۆ لای محەممەد یونس ئەبوو ثائیر ئەلهاشمی. من بە شێخی ئەرشیفکەری هەموو عێراقی دادەنێم دوای عەدنان ئەلعەزاوی بێگومان. ئەم دوو بەڕێزەیەکێکن لە گەورە ئەرشیفکەرەکانی هەموو عێراق. ئەرشیف بۆ هەموو قورئان خوێنەکانی عێراق دەکەن لە عێراقی خۆشەویستمان. ئیتر چوون بۆ لای ماشاءالله هەموو ماڵەکەی یەک پارچە پڕ بوو لە شریت و کاسێت و ئامێری تۆماری ئەو کاتە بوو. با تایبەت کتێب و تێنووس و بەڵگەنامەی زۆر گرنگی تیا بوو. بۆ نمونە فڵانە قورئان خوێن لە قاهیرە قورئانی خوێند بە ڕۆژ و کاتژمێر و لە ئاەتی فڵان بۆ ئاەتی فڵانی خوێندووە جگە لە ناوی قورئان خوێنەکە و ڕۆژی لەدایکبوونی و هەروەها ڕۆژی وەفاتیشی هەمووی لەو بەڵگەنامانەدا نووسرا بوون بە چاوی خۆم بینیم. بەڵێ جگە لەمانەش لە ساڵانی پەنجاکانیش هات بەرەو بەغداد تەعزیەکەی مەلیکە عالیەی تۆمار کرد کە یەکێک بوو لە خێزان یاخود لە خوشکەکانی مەلیک فەیسەڵ بوو. لە ساڵی پەنجاکان بوو لە مزگەوتی ئەبوو حەنیفە خوای گەورە لێی خۆش بێت هەموو ئەو تەعزیەی تۆمار کردبوو. ممتاز. دەستە خۆش بێ کۆمەڵک تێبینی جوان بوو. پێمان خۆشە زاریشێک گوێمان لە قورئان ببێتەوە ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم.
تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. الذي خلق 7 سماوات طباقا 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين. وأعتدنا لهم عذاب السعير. وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير. إذا ألقوا فيها سمعوا لها شهيقا وهي تفور تكاد تميز من الغيظ كلما ألقي فيها فوج سألهم خزنتها كلما ألقي فيها فوج سألهم خزنتها ألم يأتكم نذير قالوا بلى قد جاءنا نذير فكذبنا وقلنا ما نزل الله من شيء إن أنتم إلا في ضلال كبير. وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير فاعترفوا بذنبهم فسحقا لأصحاب السعير. صدق الله العظيم. ما شاء الله. جزاك الله خير. بس لەتان خۆش بێ ڕەبی موفق بن. ماوە ساودەی ئەوە بپرسم ئێوە لە زانایان لە مەشایخ لە مەدرسە ئیسفادە و سوودتان لە چ مەدرسەیەک بینیوە بۆ قورئان خوێندن بۆ فێربوونی قورئان؟ بارك الله. طبعا تطرقت أنه منذ الصغر درست عند الدورات الصيفية في المساجد في مساجد مدينة الفلوجة. نعم.
وكانوا يعني يعلمون باش بە حاڵی خۆم لە خولە هاوینەکانی مزگەوتەکانی فەلوجە فێر بووم. لەوێ فێری لە بەرکردنی جوزئی قورئانیانە کردین. لە سەردەستی شێخی زۆر فێر بووم، لەوانەش مامۆستا و برا شێخ غالب العیساوی و شێخ محەممەد شەرخ الجومەیلی شەهید بوو، خوا لێی خۆش بێت. لە مزگەوتی فیردەوس و مزگەوتی حاجی نەزال. ئەم مزگەوتانە زۆر چالاک بوون لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو. خولی هاوینیان ئەنجام دەدا بۆ خوێندکارێکی زۆر کە زیاتر لە 500 خوێندکار پێکە هاتن. سوپاس بۆ خوا ئێمە لە یەکەمەکانی ئەم خولە هاوینانە بووین، وامان لێ هات تا بووینە مامۆستا. یەکەم ئیجازەی خوێندنی تیلاوەی قورئانیش کە وەرم گرت لە سەردەستی مامۆستای بەڕێز مامۆستا حامد ڕێکان فلێح ئەلزۆبەعی بوو، خوا بیپارێزێت، خەڵکی دێی زۆبەع بوو، واتە ئەبوو غرێب. هەروە حاجی نیعمەی عیساوی خوا بیپارێزێت، مامۆستا و پسپۆر بوو لە دەنگ و نەغمە. هەروەها شێخ و مامۆستام لە ئیجازەی ئیمام عاسم بیرەوەی و شوعبە و حەفز و شێخ نەواف سەحان ئەلعیساوی خوا بیپارێزێت و تەمەندرێژ بێت. زیاتر لە 200 خوێندکاری عیلم لەسەر دەستی ئەم بە ڕێزانە دەرچوون کە ئیجازەی خوێندنی قورئانیان هەیە، خوێندنی دەیەکان و حەوتەکان و هەروەها خوێندنی عاسم. هەروەها من ئێستا بەڕێوەبەری سەنتەری دارالئەرقام ئەلئیقڕایی لە کۆمەڵی ئیسلامی لە شاری فەلوجەم کە گەڕێتەوە بۆ سەنتەری ئەلعێراقی بۆ قورئانی پیرۆز لە وەقفی سونی. جوانە، دەستخۆش، موفق بن ئینشاءڵڵا. مامۆستا لە بابەتی قوڕای عێراق بە نمونەی شێخ حافظ خەلیل ئیسماعیل، شێخ وەلید ئیبراهیم، شێخ عەلاءالدین القەیسی، هەموو ئەمانە قاریئی باش بوون. پێت وایە ئێستا لە عێراق قاری هەبێ هاوشانی ئەو قاری ئەبە ڕێزانە؟ قورئان خوێنی مەدرسەی عێراقی زۆرن. یەکێکیش لەو کەسانی کە دامەزرێنەری مەدرسەی عێراقیە، خوای گەورە لێی خۆش بێت، مامۆستا عوسمانی موسڵیە و با بڵین ئەم دارە بەروبوومی زۆری لێکەوتەوە تا گەیشتە خوێندکارە بەڕێزەکانی مەلا مەحموودی عەبدولوەهاب، مەهدی حافزیش و محەممەد ساڵح جەوادی لە شاری مووسڵ و مەحموودی هاشمی و زۆری تر لە مەدرسەی عێراقی یەکەم کە مەدرسەی عێراقی دوانە مەدرسەی کۆن و مەدرسەی تازە. کۆنەکە با سەرپەرشتی مەهدی حافز و مەحموود عەبدولوەهابە، بەڵام مەدرسە تازەکە با سەرپەرشتی خەلیل ئیسماعیلی حافزە. دوای ئەویش چەند قورئان خوێنێکی عێراقین، خوا بیان پارێزێت و لەوانیش خۆش بێت. ئەجمعین ئینشاءڵڵا. حتمما جەنابتان پێشنەوژیەکەن. نعم كنت إماما في جامع الحضرة المحمدية. بەڵێ بە شێوازی عێراقی پێشنوێژیم دەکرد المصلين فيها في رمضان والصلوات الباقية. شێوازی ئیمامەتی جەنابتمان پێشکەشە بزانین چۆن چۆنی پێشنوێژیەکەی؟ طبعا الإمامة كنت أقرأ بالطريقة العراقية في إمامتي للصلاة. ما شاء الله، تفضل. نعم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. أقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر. وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا. ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا. أحسنت. وقل رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا. ما شاء الله. وقل جاء الحق
الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. صدق الله. جزاك الله خير. مندومان كذي ليش صاغ يا ربي موفق بن إن شاء الله. ما وصل لمدرسة استا لشاري بغداد چه قارئ باش لشاري بغداد كقتابيان وفێرخوازان بچن دەرسی لەلا بخوێنن. بەڵێ قورئان خوێنی زۆر باش و چالاکمان هەیە کە ئێستا هەن وەکو شێخ مقری الحاج و عەبدولموعز شاکر العوبەیدی خوا بیپارێزێت لە مزگەوتی ئەبوو حەنیفەی نوعمان ڕەزای خۆی لەسەر بێت قارەیەکی ڕەسمی ئەم مزگەوتەیە و هەروەها شێخ دکتۆر زیال المەرعی لێرەوە ڕێز و سڵاومان بۆی هەیە و هەروەها قورئان خوێنێکی زۆری ئێستا هەن کە ئەمانە دیارترینیانن لە شاری بەغداد. طبعا ئێمە زۆر خۆشحاڵە بووین بە بانگهێشتکردنی شێخ شاکر هەروەها شێخ ئەوەی کە جەنابەت فەرمووت مامۆستای دووەم شێخ ضیاء المەرعی پێمان خۆشە بوو بەڵام دیارە بەدەممان و نەهاتن هەروە شێخ حوسێن لیاخندی بە هەمان شێوە پێمان خۆش بوو بانگهێشتیان بکەین بۆ بەرنامەکە بەڵام لەبەر سەرقاڵی و لەبەر کۆمەڵێک گرفت و ئیشکالات نەیانتوانی ئامادە بن لە بەرنامەکە. ئینشاءالله لە ڕۆژانی داهاتوو دیدارێکیان لەگەڵ ڕێک دەخەین. مامۆستا من وەکو خۆم دائیمەن حەزەکەم خۆشم بەشدار بم لە بەرنامەکەواتە هەمیشە خەڵک ئەڵێ مەسەلەن ئەگەر بە دوو ئاەتیش وێ خۆشت قورئان بخوێنی من ئێستا پێم خۆشە من دەوری میوانەکە بجێڕم و تۆش دەوری پێشکەشکارەکە و دواتر ڕێی خۆت لەسەر توانی بۆن من لەسەر قێراءەکە بڵێیت و چۆن بۆ و چۆن نەبوو بەلاتەوە خۆشحاڵە بم وەکو مامۆستایەک چاودێری ئەو چەند ئاەتە بکەی کە من ئەیخوێنم بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله فإن فاءت فأصلحوا بينهما بالعدل وأقسطوا إن الله يحب المقسطين إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن
ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون. ماشاء الله دەنگن نەرزێ خوا بتپارێزێت بۆ ئەم خوێن نەخۆشە کە لەسەر مەقامی بەیات بوو. شكرا جزيلا. ماوەسا بەبێ هیچ ینی قەید و شەرتێک و بەبێ هیچ ئەوە ئێستا ئەگەر جەنابەت ینی مامۆستایەکی قورئان خوێنی حتمما ینی جۆری ئەو خوێندنەی من چۆن هەڵەسەنجێنی ئەگەر تەلەبەیەک دابنیشێ لە ژێر دەستت بەم شێوازە بۆت بخێنێ؟ بەڵێ یەکەم شت کە ئەمانەوێ ئەوەیە زۆر گوێ لە قورئان خوێنەکان بگرین بۆ ئەوەی پەرە بە بەهرەکەی بدات و هەروەها بۆ ئەوەی پیت و وشەکان لە دەمی بەباشی دەربچن. بۆیە لێرەدا چەند تێبینێکی زۆر بچووکمان هەیە لەسەر قەلقەلە و ڕێکبوونەوەی مەدوودەکان بۆیە ئاگامان لەو خاڵانە بێت باشترە. طيب ئەگەر بپرسین لە بابەتی مەحافل مسابقات لە چەند مەحفل و مسابقاتە بەشداریتان کردووە؟ بەڵێ لە چەند پێشبڕکێکی ناوخۆیی بەشداریمان کردووە لەسەر ئاستی عێراق کە قارئی عێراقی بووم لە ساڵی 2013 لە هەولێر و هەروەها لە پێشبڕکێی ئیقرا لە ساڵی 2016 پلەی نۆیەمم هێنا و هەروەها پێشبڕکێی المەساجد لە ئیزگەی المەساجد لە فەلوجە پلەی یەکەمم بەدەستێنا و هەروەها لە مزگەوتی فیردەوس لە بەرکردنی 5 جوزە لە ساڵانی 2001 و 2002 پلەی یەکەمم بەدەستێنا. هەروەها پێشبڕکێی مزگەوتی معەزەم پێشبڕکێی ئەلسەفیر ساڵانی 2016 و 2017 و هەروەها پێشبڕکێ لە قمار ئەلمونیرە لە شاری کوێیت بەشداریم تیا کرد. سوپاس بۆ خواوە زۆرێک لە پێشبڕکێی ناوخۆی لە مزگەوتەکان لە بەغداد و فەلوجەش. من کاتم بەدەستەوە نەما زۆر بەداوای لێبوردنەوە بەرەو کۆتایی بەرنامەکە ئاچم. پێم خۆشە کۆتا تیلاوەمان پێشکەش بکەیت دواتر من کۆتایی بە بەرنامەکە هێنم هەروەها ئەگەر پەیامێکت هەبێ پێشکەشی بکەی سپاس دەکەم. لە کۆتاییدا سوپاس و ڕێزم بۆ ئەم کەناڵە جوان و پیرۆزە هەیە و هەروەها بۆ جەنابی شت مامۆستا مەحموود ماندوو نەبیت کە هاتووی بۆ ئێرە کە لە سلێمانیەوە هاتووی بۆ بەغدادی پایتەخت. زۆر بەخێر بیت و سوپاسی ماندووبوونت دەکەم. خوای گەورە جەزات باتەوە ئینشا ئەڵڵا پاداشتت لای خوایەوە لە میزانی چاکەکانت بێت و هەروەها سوپاسی کارمەند و کامێرەمانەکانیش دەکەم لەگەڵ ئیدارە جوان و پیرۆزەکەتان. خوای گەورەش نوێژ و ڕۆژومان لێ قوبوڵ بکات و سوپاسی بینەرانیش دەکەم و ئەو کەسانی کە ئەمان بینن لەم بەرنامە پیرۆزەدا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين وما
الدين ثم ما أدراك ما يوم الدين يوم لا تملك نفس لنفس شيئا والأمر يومئذ لله صدق الله العظيم. جزاك بارك الله بك. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەڵقەی ئەم جارەشمان پێشکەشکردن لە دوای خێر بێ بەشمان مەکەن تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم. السلام علیکم و رحمة الله وبرکاته.